ماما ئەم پردەی سەیسایەق هەرسوودیەوەی نییە سیارە بەسەریا ڕوا و خەڵک بەسەریا ڕوا. ئەی چیتر؟ مەسەلە نەتوانی لافیتەی پرسەی پیاڵواسی، ئاگاداری پیاڵواسی، توانی گیابەهارەکانی لەسەر بفرۆشی. جوانە جوان. ماشەڵڵا چەند ڕازاوەیە، ئەڵەی پردەکەی یۆنانە. ئەی نابینی ئەو کافتریا و ئەو هەموو بەلەمە جوانە؟ جیاوازی بەدی ناکەی لە نێوانی ئەم و ئەودا. تەنها فەرقێکیانەیە ئەو خاڵکی سە و ئەم چەقانە. ئاوێکی سازگار و ڕوونە بەژێریدا تێپەڕێ. ئەی بۆ ناڵی پڕ لە قەوزە و میکرۆب و زیادەی ماڵانە. بە شێوەیەکی جیهانی دیزاین کراوە سەر تاخوار. ڕازە فەرمووی لەم شێوەیە کەس نیەتی لەم جیهانە. ئەگەر شارێک پردێکی بێ سەیسایەق دوو پردی هەیە. بەڵێ ئەمە پردێکیانە و ئەوەش پردی قەرزارانە. ئەوەی بڵێ بۆی کراوە تا ڕازاوە و دڵگیرتر بێت. کورە ئەوە تۆ عیب ناکەی هەر بەڕاستەوە قسانە؟ بێگومان دروست ئەفەرموم هەرگیز لە ڕاستی لا نادم. باشە تۆ ڕاستی و ئاوایە ئەبێ درۆ چۆن بێگیانە. شارەکە خۆی خۆشەویستە و شایەنی هەموو شتێکە. بە ئیمانم خزمەت وا بێ هەزار پردەکەم لەمانە.